گەیشتنی هەزاران پەنابەر بەوێستگەکانی شەمەندە نەفەر لە ئەڵمانیا بۆتە کاری ڕۆژانە. زۆربەی ئەوانەی گەیشتوونەتە وێستگەی شەمەندەفەری میونخ و دەیانەوێت لە ئەڵمانیا بمێننەوە سەرەتا دەبرێنە جێگە کاتیەکان. هەروەها ئەوانەشی کە دەیانەوێت چەند شەوێک پشوو بدەن پێش گەشتکردنیان بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا دێنە هەمان جێگە. ڕۆژانی یاسایی ئەم بینایە پێگەی پێشانگان نێودەوڵەتیەکانە، بەڵام لەگەڵ بەردەوامبوونی قەیرانی پەنابەران و پێشبینیکردنی هاتنی نزیکەی 800,000 پەنابەر بۆ ئەڵمانیا، ئێستا بۆتە جێگەیەکی کاتی بۆ پێشوازیکردن و داڵدەدانی بێجێگە و ڕێگەکان. خێزانێکی کوردی خەڵکی کەرکووک هێشتا نەیاندەزانی بۆ چ شارێکی ئەڵمانیا بڕۆن باشترە. 20 ڕۆژەی مەهاینە ڕێەوە ڕۆشتین بۆ تورکیا، لە تورکیاوە هاتین بۆ بۆدرم، لە بۆدرم بە بەلەم هێنامانیان بەلەمی بیچکۆلە تقریبان 30-40 کەسی تیا بوو. ئەمە دەنەبوو لەو بەلەما بخیکێن چەنەها کەس خنکای ئەمە بە پێڵە ئامادەرەینا لە بەلەمەکەیە. ئیت پەشیمانم لەوەی کە هاتوومەتەوە بۆ ئەم شارەکەی خۆم بەجێهێشت لە کەرکووک لە هەر جێگەی لە کوردستان، چونکە ئێمە کوردین ڕاستی. حیفە ئەو کوردستانە جێبێنین ئەم ڕەزالەتی خۆ ئەو ڕەزالەتی ئێمە کردمان ئەمانتوانی دشمن دەربێنین لە کەرکووکاو لە شارەکانی کە داعش و ئەمانەی تایە. بەڵام مناڵەکانی ئەم خێزانە ڕایەکی جیاوازیان هەبوو. ئەزانێمانە بۆکێ تەنها بۆ کوڕی مەسئولە، کوڕی مەسئول 6 ڕۆژێک چ بۆ ناو جەنگ هەنێ ڕسمی کرد و ڕۆشت و تەواو من کوڕی مەسئولم ڕسمم کرد و ناوچێ من خزمەتی خاکم کرد. کەچی ئێستا ناو ئەڵمانیا هەموو دەوڵەتەکانی ئەوروپا پیاست. بە تاکیدی من زۆر پێم خۆشە، پەشیمانم لەو تەمەن ئەو 17 ساڵانەی کە من لە کوردستان بەسەرم برد، لە عێراق بەسەرم برد. جا زۆر پێم خۆشە کە گەیشتومە ئێرە و ماڵەوە منەڵێن کە ئێمە گەڕێینەوە، منتون بەخوا لێرە قەت ناگەڕێمەوە. ئەوانی تر پرسیاران لە خەڵک دەکرد چه شارێک گونجاوترە و دەیانویست زوو خوانێک لای بکەنەوە تاوەکو فرایشێک لەو پاسانە بکەون کە بۆیان ئامادەکرا بوو. هاتنی من بۆ ئێرە بۆ چەند وڵاتێک ببینی، چونکە من تەسەوڕ مەکرد 15-20 ساڵێکی تریش ناتوانم لە کوردستانەوە بە جیازی خۆم بێم بۆ وڵاتی کە خۆمە مەویان بخوێنم لە دەرەوەیان بێ شادە بەرەو پێشبەرمیان شتە لەو بابەتە. خەڵکی ئەڵمانیاش باوانەشەوە کە پێشتر کۆچیان کردو بۆ وڵاتەکە سەرقاڵی هاوکاری بوون لە ڕێگەی وەرگێڕان و یارمەتیدان و بەخشینی پێداویستی بۆ کەسانی کە لایەندەدا دەبنە هاوڵاتی ئەڵمان. بەڵام تاو کاتە پرسیاریەوەی کایە چۆن کۆمەڵگەی ئەڵمانی مامەڵ لەگەڵ ئەم شەپۆ لە 1 ملیۆنی پەنابەران دەکا بەردەوام دووبارە دەبێتەوە. سەرنجحەرە زێنارتی میونخ.